ئێمە خەممان خواردووە لە پەروەردەی منداڵەکان بە تایبەتی لە فەسڵی هاویندا لە ماوەی 2 مانگاندا 2 مەدرسەمان کردبەوە، یەک بۆ کچەکان یەک بۆ کوڕەکان مامۆستای پیا و کچەکان مامۆستای ئافرەت. 3 دەرسمان بۆ دانابوون. دەرسی یەکەمیان فێربوونی قورئانی پیرۆز، دەرسی دووەمیان فێربوونی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم، دەرسی سێهەمیان فێربوونی ئادابی ئیسلامی و ڕێز و ئیحترام. ڕۆژی تەواوبوونی خولەکانیانە هەدیەیان پێشکەش دەکەین، قەڵەمی قورئانیان پێشکەش دەکەین، دڵیان خۆش دەکەین. لەگەڵ ئەوەشدا کارێترمان هەیە ئەو دایکانەی کە ئەم مناڵانەیان ڕەوان کردووە بۆ مەدرسەی قورئان و خەمیان لە مناڵەکانیان خواردووە، هەر یەکەیان بە بڕی 50,000 هەدیە دەکرێن. زۆر یاریمەتیمەیاندایە، خوا خێریان بنووسی، فێرە پەروەردەی باشیانی کردیا، فێرە قورئان خوێندنیان کردیا، منداڵەکانیان فێر کردیا، یعنی زۆر مەمنونیانین، خوا خێریان بنووسی. بە ینی سەرمانگانیش ئەوە معاشمان دەدەنێ، خوا خێریان بنووسی، یارمەتیمان دەدەن، ئەگەوان نەبانە ئەمە چمان دەکرد. زۆر جێی دەستیان دیارە، ئەرێ وەڵا هەموو جارێکی منداڵەکان دێنەوە مەحتیان دەکەن، یعنی زۆر هاوکاریان کردنە، زۆر فێر بووینە لە ڕاست لەم خێرخوازانە. خوا خێری هەموو خێرخوازەکان بنووسی، یارمەتیمەیاندایە، زۆر مەمنون. ئەو خوڵی قورئان کە کردیتیانەوە زۆر مەمنون دەکەن، فێرە ئادابی باش بوونە، قورئان خوێندن، سرودەکان، یعنی زۆر فێرە، زۆر چت بوونە، زۆر یعنی زۆر تەربیەتیان باشیان درایێتی، زۆر ڕێک و پێکن سەبارەت بەو خوێندنی قورئانەی. ئێستا کوڕەکەم زۆر ئیستیفادە لێ کردێ، زۆر یعنی باش بووە، قورئانەکان دەزانی، سرودەکان دەزانی، ئابەدەکانی هەمووی دەزانیتن. لەوانەکان چاروانە بوون، ئادابی مسلمانان وەکی نوێژ و ڕۆژ و ئەو شتانە بوو و ژیاننامەی پێغەمبەرمان بوو. ئادابەکانیش وەکو تۆ مامەڵە لەگەڵ هاوڕێکانمان بکەین. ڕۆژانە سێ دەرسمان ئەخوێن، ئادابی مسلمانان و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لەگەڵ زعم و شکر. سوورەتی نازڵە قل أعوذ برب الناس ملك الناس إن من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من جنة والناس. مامۆستایەکان زۆر باش بوون و وانەی قورئانمان خوێند و ژیاننامەی پێغەمبەر زۆر شتی بەسوودی لێ فێر بووین. ئەو شتانێک کە پێغەمبەرمان لەسەری فەرز کردوون لێی فێر بووین و چەند شتێکی تریش.